بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی چاردە لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين. بەڵێ خۆشەویستان لەوانەیە ڕابردوو باسمان لە پیتەکانی سەرەتای سوڕەتەکە کرد، پاشان ذلك الكتاب باسمان لە ذلكەش کرد کەوا خوای گەورە ئاماژە بەو کتێبە دەکا کە قورئانی پیرۆزە و ئیشارەتی پێ دەکا بە ذلكە کە گوتمان لە بۆ دوورە کە بەڵگەیە لەسەر با بڵێن بەرز و بڵندی پلە و پایە و مەرتەبەی قورئانی پیرۆز. الكتاب ذلك الكتاب الكتاب وەکو زانایان دەفەرمون بە معنای مەکتوب دێ، وەکو دیارە لە زمانی عەرەبی فعال بە معنای مەفعول دێ، بینا بە معنای مەبنی دێ، ئیتر کتاب بە معنای مەکتوب دێ. بەڵێ ئەو کتابەی کەوا نووسرایتەوە لای خوای گەورە سبحانه وتعالى للوح المحفوظ مكتوبة، وهروها بأيدي سفرة في صحف مكرمة بأيدي سفرة كرام بررة، وهروها لو صحيفاني كوا لبردست ملائكة كان نوسرايته مكتوبة، وهروها إشارتيشا بوي كوا بيويستا لاي مسلمانانيش بنوسريتوا هروكو لسرتاي دابزيني وحي پیغمبر صلی الله علیه وسلم چەندین کاتبی وحی هەبوو لە سەحابەکان خوایان لێ ڕازی بی کە فەرمانی دەکردەوە بنووسرێتەوە، فعلا هەر لەگەڵ دابەزینی نووسرایتەوە پاشان کۆکرایتەوە لە وەکو ئێستا بە فەزلی خوای گەورە کەوا لە نێو دوو توێی مصحەفدا نووسرایتەوە. ئیتر مەکتوبە بەوەی کەوا لای خوای گەورە سوبحانه وتعالى لەبەردەستی مەلایکەت، ئەوەی لای مسلمانان مەکتوبە شایانی ئەوەیە کەوا بنووسرێتەوە. ذلك الكتاب بألف لام كخواي قول باس كرديا وكزانا هذا فرمون واتا بفعلي أو كتابي كواشاني أو بيب قتري الكتاب بمعنى كلمة أو كتابي كواشاني أو بيب قتري الكتاب غيري أو مقارنة بو كتابة بيانا قتري كتاب بيانا قتري كتاب بمعنى كلمة للاني صياغة تركيب كلمات كاني أو بري بلاغت للاني معنى واتاي جملة كاني أو بري واتاو حكمتي تدا. ذلك الكتاب بمعنى كلمة كتابة ذلك الكتاب كاتك وكتاب بتنها باز بكري واتا أو كتابة كتاب إخوة سبحانه وتعالى. الكتاب كتاب إخوة سبحانه وتعالى كواتا ألف لامك لبو التعريفي أو كتابيك وفعلا كهر كاتك كتابك بمعرفة باز بكري أو كتاب إخوة سبحانه وتعالى بمعنى كلمة شاني أو بيبغوتري الكتاب. ذلك الكتاب ذلك الكتاب لا ريب فيه وكو قتمان واتا أو كتابة هيج شكو قماني تيدانية هيج شكو قماني تيدانية كوا كتاب إخوة سبحانه وتعالى لا ريب فيه. ديار ريب بمعنى أو شكو قمانة دي كوا اتهامي تيدايا بمعنى أو شكو قمانة دي كوا اتهامي تيدايا لبر أوي کەسانێک لە بێباوەڕان
کاتێکەوە شەک و گومانیان هەبوو لەوەی کەوا قورئان کتێبی خوایە سبحانه وتعالى کەلام اللهە لە هەمان کاتدا ئیتیهامی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم حاشاه بۆی کەوا والعیاذ بالله بەدرۆ لەسەر خوای گەورەی هەڵبەستابی حاشاچ پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ دەڵێن ڕەیب ئەو شەک و گومانەیە کەوا تهمەی تێدا ئیتیهامی تێدا بۆ مانە هەندێک لە زانان دەفەرمون ڕەیب واتە ئەو شەک و گومانەیە دەڵێن مطلقی شەک و گومان نیە بەڵکو ئەو شەک و گومانەیە کەوا قەلیقی لەگەڵدایە نائارامی لەگەڵدایە کەواتە کە کەسێک شەچی بەرامبەر بە شتێک هەبیتن نەک شەکێکی مطلق بەڵکو شەک و گومانی هەبیتن قەلیقیش بی لە شەکەکەی کەواتە شەک و گومانی هەبی قەلیق بی نامرتاح بی لە شەکەکەی خوای گەورە دەفەرمی کەواتە بەو معنایەی بی واتە ئەدنا مەراتبی شەک خوای گەورە دەفەرمی ئەدنا مەراتبی شەکیشی تێدا نیە هیچ شەک و گومانی تێدا نیە لای خوای گەورەی سبحانه وتعالى وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی ئەسسەجدەدا دەفەرمی ئەلیف لام میم ذلك الكتاب لا ريب فيه من رب العالمين هیچ شەک و گومان تێدا نیە لا رب العالمين سبحانه وتعالى کەواتە ئەدنا شەکیشی تێدا نیە کەوا قەلیقی لە بۆ ئینسان دروست بکاتن کاتێک کە دەفەرمی لا ريب فيه لایەکە نافیە للجنسە واتە هیچ ڕەیب و شەک و گومانێک کەمیان زۆر هیچی تێدا نیە لا ريب فيه لا ريب فيه شەک و گومانی تێدا نیە وەکو عەبدوڕەحمان بن ناصر السعدی دەڵێتن لا ريب فيه واتە کە ڕەیب و شەک و گومانی تێدا نیە عەکسی ڕەیب عەکسی شەک و گومان یەقینە عەکسی شەک و گومان یەقینە کەواتە کە ڕەیب و شەک و گومانی تێدا نیە بەڵکو هەمووی یەقینە ئەوانەی کەواتەیدا باز کرایە هەر هەمووی یوفید اليەقین هەر هەمووی یەقینە دێت لە هەر مەسئلەیەک دەربارەی ذاتی خوای گەورە یەقینە دەربارەی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم یەقینە دەربارەی ئەو هەواڵانەی کەوا پێشی لۆمان باز دەکات یەقینە دەربارەی ئەو هەواڵان کەوا لە داهاتوو لۆمان باز دەکات هەتا ڕۆژی قیامەتی و زیندوو بوونەوە و مەسیر و چارەنووسی هەموو بەندەکان لە بەهەشت و لە جەهەنەم یەقینە هەموو ئەو شتانە لەو ئەحکامانەی کە تێیدا هەر هەموو یەقینە هیچ شەک و گومانی تێدا نیە کەواتە بەو شێوەیە ذلك الكتاب لا ريب فيه شەک و گومانی تێدا نیە بەڵکو یەقینی تێدایە وەکو دێک دەزانێت کە بەو شێوەیە وەسفی دەکەن دەفەرمون لەبەر ئەوەی ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا ئەگەر بێت لەلایەن غەیری ئەڵڵا بی سبحانه وتعالى اختلاف و تەناقوزاتێکی زۆری تێدایە لە سەرەتای ئەو کتێبە هەتا کۆتاییەکەی بەڵکو لە سەرەتای ئەو کتێبە خوای گەورە لا ريب فيه هیچ شەک و گومان تێدا نیە سبحان الله ئەو شتە حەدایە وەکو زۆرێک لە زانایان دەفەرمون تەماشای کتابی خوای گەورە بکە لەگەڵ کتێبی بەشەر دائیمەن بەشەر کە هەر شتێک بنووسیتەوە لە سەرەتایەکەی لە مقدمەکەی اعتیزار لە خوێن لەو کەسان دەکا کەوا دەیخوێننەوە دەڵێ ئەگەر هەر کەم کورتێکتان دیتەوە ئەوە بە سوپاس و ئاگادارم بکەنەوە بەڵام خوای گەورە لە سەرەتادا دەفەرمی لا ريب فيه هیچ شەک و گومانی تێدا نیە هیچ کەم و کورتی تێدا نیە هیچ سەهواتێکی تێدا نیە بەعەکسەوە هەر هەمووی یەقینە هەر هەمووی یەقینە هیچ تەناقوزێکی تێدا نیە سبحان الله 30 جزء قورئان 600 قسور لاپەڕە ئەو هەموو بابەتەی تێدا باز دەکات هیچ شەک و گومانی تێدا نیە و هیچ تەناقوزی تێدا نیە بەڵکو لە سەرەتادا هەتا کۆتایی هەر هەمووی لەسەر یەک نەسەق و لەسەر هەمان دەلائیل و ئەو شتانەی کەوا هەمووی بەڵگەنەویستن باز دەکات سبحان الله هیچ شەک و گومانی تێدا نیە هیچ تەناقوزات تێدا نیە بەڵکو کە تەناقوزی تێدا نیە هەمووی یەقینە لای رب العالمین سبحانه وتعالى ذلك الكتاب لا ريب فيه شەک و گومانی تێدا نیە هدى للمتقين ئەو کتێبەی کەوا بەو شێوەی خوای گەورە وەسفی دەکاتن کەوا هیچ شەک و گومانی تێدایە بەڵکو یەقینی تێدایە و لەلایەن رب العالمینە چییە بریتیە لە چی هدى للمتقين هدایەتە ڕێنمونیە لە بۆ کەسانێکی متقی دیارە کە لێرەدا خوای گەورە سبحانه وتعالى باز دەکاتەوە قورئانی پیرۆز هدایەتە لە بۆ متقین لە بۆ کەسانێکی لە خوا ترس دیارە لە جێگای دیکە خوای گەورە سبحانه وتعالى باز دەکاتەوە هدى للناسیشە هدى للناس لە بۆ هەموو خەڵکیە بەڵام لێرەدا دەفەرمی تایبەتی دەکات بە متقیان لۆ
لەبەرەوەی فعلا ڕێنمونیە لە بۆ هەموو خەڵکی بەڵام ئەوەی کەوا سوودی لێوەردەگری بە فعلی کەسانێکی متتەقین ئەوەی کەوا سوودی لێوەردەگری بە فعلی کەسانێکی متتەقین لە بۆوان دەبیتە هیدایەتی ئرشاد و هیدایەتی تەوفیق ئەوان سوودی لێوەردەگرن کەواتە لێرەدا لە قەدەر تەقوا ئینسان سوود لە قورئانی پیرۆز وەردەگرێت دەبیتە هیدایەت لە بۆی لە قەدەر تەقوا سوود لە قورئانی پیرۆز وەردەگری کەواتە بەڕاستیەوە زۆر مهمە کاتێکەوە خوای گەورە شتێک ڕەبت دەکات بە وەصفێک کەواتە لە قەدەر وجودی ئەو وەصفەی ئەو شتەی لێ دێتە جێ کەواتە هیدایەتە لە بۆ کەسانێکی متتەقی لە قەدەر تەقوایەکەت بەڕاستی ڕێنمونی لە قورئانی پیرۆز وەردەگری لە قەدەر تەقوایەکەت و بە شێوەیەک کەس باز دەکرێت بەڕاستی لە قەدەر ئەوەی کەوا هیدایەت لە قورئانی پیرۆز وەردەگری صفەتی تەقوات تێدا دروست دەبی صفەتی تەقوات تێدا دروست دەبی هودەن للمتتەقین ئەوجا متتەقین چێن کەوا بەڕاستی سوود لە قورئانی پیرۆز وەردەگرن لە حەقی ئەوان قورئانی پیرۆز دەبیتە هیدایەت دیارە تەقوا بەگشتی لە ویقایە هاتیە وەکو کەلیمە لە ویقایە هاتیە ویقایە واتە پارێزەر یاخود پاراستن کەواتە تەقوا ئەو کەسە ئەو باڵێن کەسێک کەوا دەڵێن تەقوا هێواتە ئەو کەسە پەردەیەکی دروست کرد لە نێوان خۆی لە نێوان عەزابی خوای گەورە بەچی بەکردەوە چاکەکان کەواتە تەقوا بەگشتی با بڵێن کەوا چەندین تعریفی دەکرێت تەقوا بریتیە لە ئەنجامدانی فەرمانەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا مەئمورات و هەروەها دوورکەوتنەوە لە قەدەغەکراوەکانی خوای گەورە بە مەبەستی ڕازیکردنی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەنجامدانی مەئمورات ئەوەی کە خوای گەورە فەرمانی پێکردیە خۆپاراستن لە قەدەغەکراوەکان ئەوەی خوای گەورە نەهی لێ کردیە بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئیتر کە دەڵێین بەگشتی تەقوا بریتیە لەو شتە دیارە یەکەم شت دیارە وەکو با بڵێن مەرتەبەی هەیە تەقوا یەکەم مەرتەبە لە مەرتەبەکانی تەقوا ئەوەیە خۆت لە شرک بپارێزی کەوا گەورەترین قەدەغەکراوە کە خوای گەورە قەدەغەی کردینە کە پێویستە خۆمان لێ بپارێزین و هەروەها پێویستە خۆمان بڕازێنینەوە بە عەقیدەی تەوحید کە گەورەترین قەزیەیە کە خوای گەورە ئەو هەموو پێغەمبەرێ ڕەوان کردە عەلەیهیمو سڵات وسەلام لە پێناوی ئەوەی کەوا تەوحیدی خوای گەورە بەرپا بکەن لەسەر ڕووی زەوی کەواتە یەکەم مەرتەبەی تەقوا کە لە هەمووی گرنگترە خۆت بپارێزی لە شرک خۆت بڕازێنیەوە بە تەقوا هەروەکو لە ئەو تعریفە هاتێ کە ئەبوو عەفیف ڕەحمەتی خوای لێبی پرسیار لە معادی کوڕی جەبەل دەکا ڕەحمەتی خوای لێ ڕازی بی دەفەرمی متتەقی چێنە دەفەرمی قال قوم اتقوا الشرك وعبادة الأوثان كسانكن خويان باراستيا للشرك هاوليان بريار ندى لبخوا والعياذ بالله خويان باراستيا لعبادة أوثان أوانك ولا غير خواي قودة برسترين وأخلصوا لله العبادة وهروها أوزا بإخلاص وعبادتيان لبخواي قودة أنزام دا أو يكم مرتبيش تقوى براستي كوا بيوست إنساني متقي کە پێویستە هەموو مسلمانێکی متتەقی بی لەبەرەوەی بەڕاستی ئەو کەسانی کەوا دەستنە بەهەژ وەکو لە چەندین ئایەت هاتی ئەو کەسانن کەوا متتەقین تلك الجنة وتلك الجنة التي نورث من عبادنا من كان تقيا بەهەژ لە بۆ متتەقیانە نەجات بوون لە ئاگری جەهەنەم ثم ننجي الذين اتقوا ئەوەی کەوا نەجاتیان دەدرێت لە ئاگری جەهەنەم ئەو کەسانن کەوا تەقوایان هەیە کەواتە پێویستە هەموو مسلمانێک متتەقی بی پێویستە هەموو مسلمانێک متتەقی بی ئەدنا مەراتیبی تەقوای لێ بێتە جێ کەوا ئەویشتیە کە هیچ مەجال تێدانێ خۆی لە شرک بپارێزی ئەوجا خۆی بڕازێنتەوە بە عەقیدەی تەوحید ئەوجا لە دوای ئەوە خۆی لە قەدەغەکراوەکان بەگشتی بپارێزی خۆی بڕازێنتەوە بە هەموو تاعەتەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو ئیبن المعتەز ڕەحمەتی خوای لێبی لە چەندێرە شعرێکدا زۆر جوان دەڕێتن خەلی الذنوب صغيرها وكبيرها ذاك التقى کەواتە واز لە گوناه و تاوانەکان بینە کچکە و گەورەی ئەوە تەقوایە واصنع كماش فوق أرض الشوك يحذر ما يرى دەفەرمی وەکو ئەوەی بە تەقوا کە زیاتر ڕووی دەکاتەوە دەڵێ وەکو کەسێک بکەوە بە ڕێگایەکدا دەڕوا ئەو ڕێگایە دڕچی لێیە يحذر ما يرى خۆی لەو دڕکانە دەپارێزی يحذر ما يرى ئەوجا دەڵێ لا تحقرن صغيرة فإن الجبال من الحصى
دەڵێ هیچ سەغیرە و هیچ گوناهێکی کچکە بە کچکە نێتە پێش چاوت لەبەر ئەوەی فەئین الجبال من الحەصى لەبەرەوەی چیا لە وردەبەرد پێکاتێ چیا لە وردەبەرد پێکات بەڕاست تعریفەکەی زۆر جوانە هەڵقوڵاوی قورئان و سوننەیە لەبەرەوەی فعلا گوناهی گچکەیە کەوا کۆ دەبیتەوە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی حتا یهلیکنه گوناهی گچکەیە کۆ دەبیتەوە لەسەر بەندە هەتا وەکو بە هیلاچی دەباتن کەواتە بەڕاستی تەقوا مەرتەبەی یەکەمی ئەوەیەکەوە خۆت بپارێزی لە شرک خۆت بڕازێنەوە بە تەوحید ئەوجا لە دوای ئەوە خۆت بڕازێنەوە خۆت با بڵێن بڕازێن بە فەرمانەکانی خوای گەورە خۆت دوور بگرە و خۆت بپارێزی لە هەموو گوناه و تاوانەکان ئەوجا بەڕاستی تەقوا وەکو گوتمان صیفەتی ئەهلی بەهەشتە و هەروە تەقوا صیفەتی ئەو کەسانەیەکەوە خوای گەورە لە ئاگر جەهەنەم نەجاتیاندا و لە چەندین فەرمودەی پێغەمبەری صلی الله عليه وسلم باس لە تەقوا کرا لە یەک لەو حەدیثانێکەوە ئیبن ماجە دەجێڕتەوە عبدالله کوڕی عەمر خوای لە ڕازی لە خۆی لەباب دەفەرمی لە پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم ئەی الناس ئەفضل چێ باشترین کەسە فەرمووی كل مخموم القلب صدوق اللسان هەر کەسێک مەخموم القلبی ڕازگۆش بی وتێ یا رسول الله صدوق اللسان ڕازگۆ دەزانین چییە ئەدی مەخموم القلب چییە فەرمووی مەخموم القلب ئەو کەسێ التەقی النەقی ئەو کەسێک کە بە تەقوا خاوێنە لا ئیثمە فیه ولا بەغیە ولا غیلە ولا حەسەد هیچ گوناه و تاوانی تێدا نیە حەسوودی تێدا نیە غیل و حەقدی تێدا نیە ئەو کەسەیەکەوە بەڕاستی چاکترینی کەسە ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا ئەو تەقی و نەقیە بین کەوا هیدایەت لە قورئانی پیرۆز وەربگرین و هەروەها ببیتەمایی ئەوەی کەوا زیاتر ئاشنا بین بە خەزێنە و دوڕ و یاقوتەکان ناو قورئانی پیرۆز تاوەکو لای خوای گەورە سبحانه وتعالى بەو متەقیە حسێب کرێن کە نەجاتمان دەبی لە ئاگری جەهەنەم و هەروە شاد دەبینەوە بە دیداری رب العالمین لە بەهەشتی پانوبەرین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله